لەگەڵەوەشدا کە نزیکەی یەک مانگە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ دەستی پێکردووە، هێشتاش پێشڕەویەکانی هێزە ئاسایشیەکان بەکاوە خۆن و وەک باس دەکرێت پاراستنی ژیانی خەڵکی سیڤیل یەکێکە لە هۆکارەکان نەکرد بۆ هێزە پیادەکان بەڵکو بۆ تۆپخانەکانیش. پێشوەخت بردومان دەکەین بە پێی ئەو نەخشەی بۆ مادانراوە لەلایەن سەرکردایەتیمانەوە، لێیان دەدەین و ئەو جاش هێزەکان دەکەونە پێشڕەوی. سەختیەکەی ڕووباڕوومان دەبێتەوە خەڵکی سڤیلن. پێویستە زۆر ورد و وەریابین لە کاتی بردوبانەکاندا و تەنها لە شوێنەکانی داعش بدەین. هێزە سەربازیەکانی عێراق لەگەڵ ئازادکردنی نەمرود لە نزیک مووسڵەوە ئاهەنگی خۆیان دەگێڕا کە 2 ساڵ لەمەوبەر تێرۆریستانی داعش بە شۆڤڵ و بولدۆزەر زۆر بەشی ئەم شارۆچکە تەمەن 3000 ساڵیەی ئاشووریەکانیان وێران کرد. وقرية النعمانية وتل النمرود نەمرود و شارۆچکەی نوعمانیە و تەل نەمرود لەلایەن هێزەکانمانەوە بە پشتیوانی یەکەکانی تۆپخانە و هێزی ئاسمانیش بە تەواوی ئازاد کران. لە ماوەیەکی کەمدا توانیمان بە تەواوی ڕزگاریان بکەین بەبێ ئەوەی زیانێکی گیانی لە ناو خەڵکی سڤیلدا هەبێت و دانیشتوانیش یارمەتێکی بەرچاویان داین لە دەست نیشانکردنی حەشارگەکانی داعشدا. هاوکات سەرکردە خۆجێیەکانی شاری مووسڵ تاوتوێ هێرشێک دەکەن لە باکووری مووسڵەوە و باسیشیان لە ئەگەر و نەگەرەکانی هاوکاریکردن کردووە لەگەڵ لەشکری عێراق و هێزی پێشمەرگە و هێزە چەکدارەکانی تری شیعەکان و سوننەکانیش. ئەم هێزە تەنها لە دانیشتوانی شاری مووسڵ پێکاتووە و وەک دەگوترێ ژمارەیان 3000 کەسە. ئەمە ڕێگەیەکی گونجاو بۆ سەر لە نوێ پێکێنانەوەی هێزی پاراستنی نینەوە و بەشداری لە شەڕی دژی داعشدا و هەروەهاش پاراستنی نینەوە لە پاش ئازادکردنی مووسڵ. ئەم هێزەی ناوی لێنراوە پاسەوانانی نینەوە بەبێ مشتومڕ نییە، چونکە تورکیا مەشقوڕایەنانی پێکردوون و پرچەکیشی کردوون بە پێچەوانەی ڕایبەغداوە کە ناخوازێت تورکیا بوونی لەم ئۆپەراسیۆنەدا هەبێت و نەیشەویستووە مووسڵ هێزێکی نیمچە لەشکری خۆی هەبێت. پێم وایە یەکێک لە هۆکارەکانی کەوتنی مووسڵ نەبوونی هێزێکی مووسڵاوی بووە بۆ پاراستنی شارەکە و یانیش نەبوونی خەڵکی مووسڵ لەو هێزانەی پاراستنی مووسڵیان لە ئەستۆ گرت بوو. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بێ لە تاکتیکە کۆنەکانیان وەک لێدانی تۆنەلەکان و هێرشە خۆکوژیەکانیان و ئاگربەردانە کێڵگەنەوتیەکان وەک ئەوەی لە گەیارە کردویانەکە تا ئێستا شەندێک لە بیرەنەوتیەکان دەسووتێن، ئێستا ڕێگەیەکی تریش بەکاردێنن و بریتە لە فڕۆکەی بێفڕۆکەوان وەک بەرەنگاریەک بۆ پێشڕەویەکانی هێزە ئاسایشیەکانی عێراق. داعش فڕۆکەی جۆری چوار پەروانەیی بەکاردەهێنێت بە میکانیزمێکی کۆنەوە، تەنها دەتوانێت هەنارۆک هەڵبدات بەو جۆرە فڕۆکە بێفڕۆکەوانانی بەکاری دەهێنێت. ئەمە شەڕە و سەربازەکانمان ڕاهاتون لەسەر هەموو جۆرەکانی ئەو چەکانی دژیان بەکاردەهێنرێت و ئەم فڕۆکەی بێفڕۆکەوانش وەک هەموو ئەو چەکانی ترە و توانیویشمانە هەندێک لەو فڕۆکانیان بخەینە خوارێ. پۆلیسی فێدراڵی عێراق وەک کۆڵۆنێل حوسەین مۆیەد دەڵێت توانیوێتی پەرە بۆ ئامێرانە بدەن کە لە تورکیا و دوبەی کڕیویان وەک فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاری دێنن بۆ دیاریکردنی شوێنەکانی دوژمن و ئەو جادانی زانیاریەکان بە تۆپخانەکان یانیش بە فڕۆکەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا بۆ بۆردومانکردنی مۆرگاکانی داعش. بەڵام هێشتا نازانرێت لە کۆتاییدا فڕۆکەی بێفڕۆکەوان ئەم شەڕەیەک لا دەکاتەوە یان هێزە لەشکریەکان.